سڵاوتان لێبێت و لە شادرێتەوە ئەم کاتتان باش لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە خوێندکارانی زانکۆ و پەیبانگەکانی هەرێمی کوردستان لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خۆپشاندانیان ئەنجامدا. لە خۆپشاندانەکاندا تەرکیزی تەواوەتی و زۆرترین داواکاری لەسەر جارێکی تر خەرجکردنەوەی دەرماڵی خوێندکاران بوو کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕابوو. لە دوو ڕۆژی ڕابردوودا تەرکیزی زیاتر گفتوگۆکان چڕبوونەوە لەسەر لێدوانێکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاتێکە ڕایگەیاند لە هیچ شوێنێکی دنیادا هاوشێوەی هەرێمی کوردستان خوێندن بە خۆڕایی نییە و هیچ حکوومەتێک نییە دەرماڵە با خوێندن بدات و هاوکات بە خۆڕاییش بخوێنێت. ئەم قسەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆرترین کاردانەوەی لێکەوتەوە لەسەر ئەوەیە کە ئێستا دۆخی خوێندنی باڵا و پەروەردە لە هەرێمی کوردستان چۆنە خوێندکاران لە زانکۆکانی هەرێم بەراورد بە زانکۆی وڵاتانی دیکە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی چۆن دەخوێنن. من دەمەوێت گفتوگوی ئەم بابەتە لەگەڵ هەردوو میوانەکەم بکەم. بەڕێز دکتۆر هێمن عەبدوڵڵا مامۆستای کۆلێژی یاسا لە زانکۆی هەڵەبجە کە بە سوپاسەوە لە سلێمانی لەگەڵم دەبێت، هاوکات بەڕێز ڕێنوار نەجم خوێندکاری ماستەر لە ئەڵمانیاوە لەگەڵم دەبێت. سەرەتا دەچمەلای دکتۆر هێمن. کاک دکتۆر هێمن سڵاوت لێبێ و ئەم کاتت باش دەمەوێت بزانم جیاواز لە دەرماڵە دۆخی خوێندکار لە هەرێمی کوردستان خوێندنی باڵا بە تایبەتی چۆنە؟ بەڵێ زۆر سپاس، سڵاو ڕێز بۆ جەنابێت و بۆ بیدەران و بیسەرانی بەرنامەکەت و بۆ میوانە بەڕێزەکەت. لە ڕاستیە دۆخی خوێندن و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان بە هەردوو کردی پەروەردە و خوێندنی باڵا بە تەسەوری من لە دۆخێکی زۆر خراپدایە و ڕۆژ بە ڕۆژ هەم لە ڕووی کوالیتی و هەم لە ڕووی کوانتیتی بەڕاستی یعنی پرۆسەکە لە تەراجوعایە و بە شێوەیە کە ئێمە لە ئەم ساڵ کە ڕیزبەندی یاخود ناوی خوێندکارانی پۆلی 12 ئامادەیی لە زانکۆ پەیمانگاکان دەرچوون، ئاماژەیەکی زۆر ڕوون و ئاشکرا هەبوو کە ئەم سیستمەکە لە هەرێمی کوردستان هەیە، سیستمی خوێندنی بنەڕەتی لە قەیران و لە ئاڵنگارێکی لە بەردەم ئاڵنگارێکی گەورەدا، بەوەی کە هەم ژمارەی ئەو خوێندکارانەی کە سەتی تەواویان هێنابوو لە ژمارەیەکە کە بەڕاستی هیچ لۆژیک و منطقی تێدا نییە و لە ڕاستیشا ئێمە لە زانکۆکان کاتێک کە بەر توانست و توانایی خوێندکارەکانمانەکەوین زۆر بەباشی لەوە تێگەین کە ئەو نمرانە هەمووی نمرەی فوتێکراون و بارتەقای ئەو نمرانە معریفە و نۆڵج لە لای خوێندکارەکان نییە، بەڵکو ئێمە لە کۆی سیستمەکە چ پەروەردە چ خوێندنی باڵا کە بەڕاستی تەواوکەری یەکترین لەبەردەم فەشلێکی حتمیین کە بەڕاستی ئەمە لە سەرزاری وەزیری خوێندنی باڵاشەوە یعنی جەختی دەکرایەوە. ئێمە ئەگەر نەکەوینە ڕیفۆرمێکی بنەڕەتی لە ڕاستیە ئێمە ئایندە و قەدەری گەنجەکانمان و قەدەری خوێندن لە وڵاتە ئەسپێرین بە مەجهولێکە. کەواتە دەمەوێت بزانم ئەم شێوازی دەربڕین و داواکاری کە خوێندکاران لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هەیان بۆ بەرامبەر بە حکوومەت دەکرێت وەکو هەنگاوێکی باش یان هەنگاوێکی سەرەتایی بۆ ئەو ڕیفۆرمە سەیری بکەین کە جەنابەت داوای دەکەیت؟ لە ڕاستیە مەرج نییە ئەمەی کە خوێندکاران داوایەکەن ینی بچێتە خزمەت ئەو ڕیفۆرمێکی من باسیەکەم. ئەمە بۆ مانایە کە ئەم داواکاری خوێندکاران ڕەوایەتیتیان نیە. داواکاریەکان زۆر ڕەوان و لە ڕاستیە گەنجی ئەم وڵاتە و فێرخواز و خوێندکاری ئەم وڵاتە حەقی مەشروعی خۆیەتی کە بەهرەمەند ببێ لەو توانادارەیەی کە لەم وڵاتە هەیە و لەو اقتصادێکی اقتصادێکی ڕێعیە و سەرچاوەکەی نەوتە و هەمومان نەزانین کە بەهاو نرخی نەوت لە هەڵکشانی بەردەوامدایە و ئەم توێژە لە کۆمەلگای کوردی لە جڤاتی کوردی حەقی مەشروعی خۆیانە کە بەهرەمەند ببن لەم داهاتە لایەنی کەمی دەرماڵەکانی خۆیان پێ بدرێ و ئەوەی کە ئەوترێ بەڕاستی لە هیچ شوێنێکی دنیا و لە یعنی خوێندنی خۆڕایی و دەرماڵە بۆ خوێندکار نیە. لە ڕاستیە ئەم گزارشتە لە سیاقی خۆی نییە.
ڕاستە ڕەنگە لە دنیادا ئەو نموذەجانە بەرەو کەمبوونەوە چوو بێ کە حکوومەت ڕاستەوخۆ بە پێدانی بڕێک پارە دامی خوێندکاران بکا، بەڵام لە سیستمەکانی ترا لە سیستمەکانی ئەوروپا و ئەمریکا جۆرەها براند و جۆرەها ینی شێوازی دامکردن هەیە بە خوێندکاران، چ وابەستەکردنی خوێندکار بە کەرتی تایبەت و ناچارکردنی کۆمپانیاکان بە فەندکردن و بە پشتگیریکردنی خوێندکاران و پێدانی قەرزوی و منحە بە خوێندکاران. لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان تووشی ئیشکالێتێکی گەورە بووە کە پێی وایە یعنی خزمەتکردنی ئەم توێژە و پێدانی پارە بە خوێندکارەکان بە هەدەردانی پارەیە. لە ڕاستیە ئەمە مڕبحترین جۆری ئیستیسمارە کە ئیستیسمارە لە تنمەی بەشەری و لە تاقەی بەشەری. ئەم دەسەڵاتە بەڕاستی پێی وایە کە یعنی ئیستیسمار تەنها ئیستیسماری بواری یعنی کەرتی تایبەتە لە نەوت و لە مەسەلەن باڵەخانە و لە بزنس و جۆرەکانی بزنس. لە ڕاستیدا ئەم سەرمایە گوزاریە یاخود ئەم ئیستیسمارە مادیانە ئەگەر ئیستیسمارێکی معنەوی و ئیستیسمارێکی توانەمڕۆیەکانی لەگەڵ نەبێ لە ڕاستیە هیچ قیمەت و بەهایەکی نییە. بۆیە هاوشانی گرنگیدان هەوە هاوشانی وەبەرهێنان لە کەرتی تایبەت و وەبەرهێنانی مادی ڕاستیا ئێمە پێویستمان بە وەبەرهێنانە لە توانەمڕۆیەکانی گەنجەکانمان و بۆ ئەوەی لایانی کەم ئەو سەرۆت و سەرمایی کە لە وڵاتەکەیە بە هەدەر نەچێتە دەرەوە و عەقڵێک و شاریەک لە ناو کۆمەڵگاکە لە ناو جڤاتەکە هەبێ کە توانای هەڵسوڕاندنی ئەو دکتۆر حتمەن دەگەڕێمەوە لای بەڕێزت دەمەوێت بچمە لای کاک ڕێنوار. سڵاوت لێبێ کاک ڕێنوار، سوپاس بەوەی کە دەرفەتت پێداین لە ئەڵمانیاوە لە بەرنامەکە میوان بی. دەمەوێت بزانم تۆ کە خوێندکاری ماستەری لە ئەڵمانیا دۆخی خوێندکاران لە دەرەوەی هەرێمی کوردستان بەگشتی و بە تایبەت لە ئەوروپا چۆنە؟ مامەڵی حکوومەت و لایەنی پەیوەندیدار لەگەڵ خوێندکار و ئەو خزمەت گوزاریانەی کە بۆ خوێندکار پێویستە چۆنە؟ زۆر سپاس کاک ڕاویار، سپاس بۆ میوانداریە. سڵاو بۆ بینەرانی شارپرس و بەڕێز کاک دکتۆر من هەیە. ڕاستیەکەی پرسیارەکە جانبی زۆر هەیە و قسەی زۆر هەڵەگرێ، بەڵام ئەگەر بە کورتی و بەتوانم هێڵە گشتەکانی ڕوون بکەمەوە هەم بەپێی ئەو ئەزمونە کورتەی خۆم هەمە و هەم لەڕێی ئەو دراسات و ئەو بەرکەوتن لەگەڵ خوێندکارانی هەم بەریتانی و هەم ئەڵمانیدا. ڕاستیەکەی ئەبێت دووشت لە یەک جیا بکەینەوە. ئەو خزمەت گوزاریانەی دەوڵەت و زانکۆکان پێشکەشی خوێندکارانی خۆیانی دەکەن و ئەو خزمەت گوزاریانەی کە بۆ خوێندکارانی دیکە هەیە کە بە ئینتەرناشنال ستودنت ناوبێن، ئەو خوێندکارانەی لە دەرەوەی وڵاتەکە یاخود لە دەرەوەی یەکێتی ئەوروپاوە دێن. من وەکو بۆ نمونە خوێندکارێک کە لە دەرەوەی لە ئەڵمانیا دەخوێنم، لە دەرەوەی یەکێتی ئەوروپا هاتووم وەکو خوێندکارێکی بیانی مامەڵەم لەگەڵاکرێ، ڕەنگە بەشێکی زۆر لە خزمەت گوزاریانەی کە دەوڵەت پێشکەشی خوێندکارەکانی خۆیەکان من نەگرێتەوە، بەڵام هەموو ئەو خزمەت گوزاری و ئاسانکاریانەی کە زانکۆکان پێشکەشی خوێندکارەکانیەکە، هەموو خوێندکارەکان بەبێ جیاوازی خوێندکاری ناوخۆی و خوێندکاری دەرۆژ دەکرێتەوە. ئەگە سەرەتا باسی هەموو خوێندکارەکان بکەم، بۆ نمونە لە وڵاتی وەکو ئەڵمانیا خوێندن تا ڕادێکی زۆر یا بە خۆڕاییە، تەنها پارێکی کەم هەیە کە پێوترێ ڕیجستریشن فی، واتە ڕسوماتی تۆمارکردن کە بڕێکی کەمە بەپێی هەرێمەکان و بەپێی زانکۆکان ئەگۆڕێ لە دەوروبەری 80 یۆرۆ دەست پێکا تا نزیکەی 300 یۆرۆ و ئەم پارەکەمەکە کە دەدرێت بۆ سیمیستەرێکی خوێندن بۆ دابینکردنی ئاسانکاریە بۆ خوێندکارەکە، بۆ لە ڕێی ئەو بڕەپارەیە و تۆتوانی هەموو هاتوچۆی گشتی ناو ئەو هەرێمە بەکاربێنی کە هەر هەرێمە و چەند وڵات چەند شارێک ئەگرێتەوە و پاس، ترام،
شەمەندەفەر و هەر هۆکارێکی هاتوسوی گشتێ بێ ئەو خوێنگاری ئەو زانکۆیە بەکاری دەهێنێ بە خۆڕایی و هەروەها بەشێکی زۆری لە خزمەتگوزاری گشتەکان بە خۆڕایی یاخود بە نرخێکی داشکاوە دەمەوێت بزانم بۆچی هەرێمی کوردستان بەراورد دەکرێتەوە بەو جۆرە وڵاتانی کە هەم لە ڕووی سیاسیەوە سیستمێکی سیاسی جیاوازیان هەیە هەم لە ڕووی بەڕێوەبردنەوە سیستمەکەیان جیاوازە بۆچی هەرێمی کوردستان بەراورد بکەینەوە بە وڵاتێک کە بەڕاستی لە هەموو ڕوویەکەوە جیاوازە لە هەرێمی کوردستان ڕاستیەکەی حەزەکەم بێدڵنیاییە مەسەرەوە خاڵە بەڵام یەک دوو ئیزافەکەم تاوەکەم لەڕێ ئەو ڕسوماتەکەمەوە خوێنکار بەشێکی زۆری ئاسانکارەکانی ژیانی بۆ دابین نەکرێت سەر ڕایوەش بۆ خوێنکارەکانی خۆیان بۆ خوێنکارێک ئەڵمانی کە هاوڵاتێکی ئەڵمانی بێ چەندین ڕێگە هەیە بۆ کە ئەوەی کە ئەکرێت ناوی بدرێت دەرماڵە ئەکرێت ناوی بدرێت پاڵپشتی دارایی کۆمەکی دارایی یەکێک لەوانە کۆمەکە بۆ هەر خوێنکارێک کە بیەوێت کە نەتوانێت یاخود داوای هاوکاری بکە لە حکومەتە بڕی 10,000 یۆرۆی ئەدرێتێ کە بڕێکی تەواوە بۆ ئەوەی کە تۆ بتوانی ژیانێکی شایستە بشیت لە کاتی خوێندنە پێویستە بە هیچ ئەرکی پێویستە بە هیچ ئیشکردن یاخود هیچ شتێکی تر نەبێت. ئەمە ئەوە ڕاستەکەی مەسلەی بەراوردکردنەکە زۆر لە جێ خۆیانێ و لە زۆر ئاستا پڕ لە کەم و کوڕی و نوقسانیە پێم وایە هەڵبژاردننی بوارێک لەسەر جەم بوارەکانی ترا و دەرهێنانی لە سیاقی خۆی و بەراوردکردنی بە وڵاتێکی تر لە زۆر ڕوە و ئیشکال و کێشەی گەورەی تایە بەڵام ینی ئەو بەراوردەی کە سەرۆکی حکوومەتێکە هێشتا ینی ئەگە بەراوردەکە ئەگەر ینی چاوپۆشی بکەیت لە هەموو کەم و کوڕیەکان و لە هەموو نوقسانەکان ئەو بەراوردکردن هێشتا بە دەردی دەرمانی دەردەکەی سەرۆکی حکوومەت و ئەو حکومڕانی کۆڵەوارە ناکە خوێندن بەشێکە زنجیرەیەکە لە ئەڵلقەیەکە لە زنجیرەیەکی دوور و درێژی هەموو بوارەکانی ژیان واتە خوێنکار لێرە لە وڵاتی وەکو ئەڵمانیایە جگەل لەوەی کە خوێنکارە جگەل لەو مافانێک وەک خوێنکارێکەتی چەندین مافێتری هەیە وەکو هاوڵاتیەکی ئەم وڵاتە حکومەت شوێنی نیشتەجێبوونی بۆ دابینەکە حکومەت بەردەوام هەلیکاری بۆ ڕەخسێنێ بەردەوام خزمەتگوزاری بیمەی تەندروستی هەیە چەندین ئاسانکاری تری هەیە کە لە هەرێمی کوردستان هەمومان نەزانین کە هیچ شتێک لەوانە نییە هەموو شتەکان لەسەر شانی خوێنکار و لەسەر شانی باشە دواتر دەمەوێت بزانم باسی ئەوم بۆ بکەیت کە تۆ وەکو خوێندکارێک کە چوویتە دەرەوە دەخوێنی لە ماوەی ساڵانی ڕابردوودا لە چوارچێوەی بەرنامەی تواناسازی تا حکوومەتی هەرێمی کوردستان بڕاپارەیەکی زۆری خەرج کرد بۆ ژمارێکی زۆر خوێندکارانی کە چوونە دەرەوە لەسەرەوە دەبێت بۆ چون بزانم بەڵام دواتر دێمەوەلا دەچمە لای کاک دکتۆر هێمن کاک دکتۆر زۆر جار لەم جۆرە بارودۆخانەدا دەگەڕێنەوە سەر نقطەیە کە چەندین ساڵە گفتوگۆی جدی لەبارەوە دەکرێت مەسەلەی دەستێوەردانی حیزب لە ناوەندەکانی خوێندن و بە تایبەت و بە دیاریکراوی لە زانکۆکانی هەرێمی کوردستان پێتان وایە ئەم بارودۆخی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان لە زانکۆکان تا چەند پەیوەندیدارە بە دەستێوەردانی حیزبیەوە؟ بەڵێ لە ڕاستیە ئینسان کاتێک سەیری ئاکت و ڕیاکتی حکوومەتەکە بەرامبەر بە خوێندکاران بەرامبەر بە خوێندنی باڵا و پەروەردە تەواو ئەو هەستەیدا دروستە بێ کە حکوومەت ئەم توێژەی لێ زیادە و لە ڕاستیە ئەمە جۆرێکە لە سەرگردانی کە لە ناو ئەم دەسەڵاتە بەڕاستی بوونی هەیە ئەویش یعنی بە جۆرێک لە جۆرەکان ئەرزیەتێک یا واقعەکە لە هەرێمی کوردستان کە هیچ ڕۆڵێک بۆ خوێندن و بۆ خوێندەواری و بۆ پسپۆڕی نەماوە و حزب بۆتە بەدیلی کۆمەلگا و بۆتە بەدیلی نەتەوە لە ڕاستیە و لە ناو حیزبیشە ئەتوانم بڵێم دەستە و گروپ و تاقمی دیاریکرا و بنەماڵە و تا نزمترین ئاستی خەلی کۆمەڵایەتی دەستی کێشاوە بەسەر حیزبە بۆیە بەڕاستی لە ئاوهادۆخێکە لە هەلومەرجێکی ئاوهادا بەڕاستی مانایەک بۆ بوونی زانکۆ و بوونی پەروەردە و بوونی خوێندنی باڵان نەماوە بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژ ئێمە دەست و پەنجە نەرمەکەین لەگەڵ کۆمەڵێک
نموذجە کە لە ڕاستیە لە دنیادا نمونەی نییە لەوەی کە بەڕاستی حیزب بە شێوەیەک لە شێوەکان دەستی گرتووە بەسەر هەموو ناوەندەکانی پەروەردە و خوێندنی باڵا و لە ڕاستیشا حیزب بەبێ بوونی هیچ ڕوویایەک و بەبێ بوونی هیچ ویژنێک یعنی ئەم کەرتە گرنگ و بایەخداری کۆمەلگا بەکارهێنرێ بۆ مۆنۆپۆلکردنی جونگەکانی دەسەڵات و بۆ مۆنۆپۆلکردنی عەقڵ و بیرکردنەوەی ئەم نخبە خوێندەوار و ئەکادیمیە کە بەداخەوە بەشێک لە کارکتەرەکانی نێوان ئەم ناوەندانش تەسلیمی ئەم ئەجەندایە بوون کە بەڕاستی زۆرینی زۆری ئەم کارکتەرانە و کارکتەرانن کە بە پرۆسسێک هاتوونەتە ناو کەرتی خوێندنی باڵاوە کە پرۆسێکی نامەشروعە و بە شێوەیەک لە شێوەکان قەرزار کراون. ئێستا کاک دکتۆر ئێستا کە دۆخی زانکۆکان بەو جۆرەیە دۆخی خوێندن بەگشتی بۆ جۆرەیەکە باسی دەکەیت حکوومەتی هەرێمیش ناڕاستە و خۆ ڕایگەیاندووە کە دەرماڵە ئیدی دەرماڵە ناگەڕێنرێتەوە بۆ خوێندکاران لەم بارودۆخەیە خوێندکاران لە هەرێمی کوردستان دەتوانن چی بکەن یان ڕاستتر بڵێم دەبێت چی بکەن چ ئەرکێکیان لەسەرشان دەبێت بۆ لانی کەم گۆڕانکاریکردن بۆ لەم دۆخەی کە دروست بووە. وەڵاهی بڕاستی من پێم وایە دۆخەکە هەر پەیوەندی بە خوێندکارەوە نییە ڕاستە لەم لەحزەیە ئێمە فۆکەسمانە سەر خوێندکارە بەڵام من پێم وایە لە زۆر کایەکانی ژیان لە هەرێمی کوردستان بە بنبەست گەیشتووە بۆیە لە ڕاستیە ئاوڕنەدانەوە لە خواست و ویستی توێژە جیاجیەکانی کۆمەلگای کوردەواری یعنی ئەم ئەزمونە بەرەو ئاقارێکی زۆر مەترسیدارە بە لە ڕاستیە ئەم لوقاحاتە کاتیانەی کە لە پرۆسەکە ئەدرێ لە نیگەرانیەکان ئەدرێ چەند ڕۆژێ دەوام ڕائەگیرێ یاخود بەڵێن بە خوێندکاران و بە کۆی کۆمەلگا ئەدرێت بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان و دواتر ئەچنەوە سەر هەمان بابەت لە ڕاستیە ڕق و یعنی ڕەتفعلی ئەم توێژە ئەسوورترەکە و لە ڕاستیە خوێندکاری کۆمەلگای ئێمە لە ڕاستیە هەمووەک مرۆڤ هەمووەک خوێندکار یعنی زۆر زۆر مەخدورە و لە ڕاستیە هەلومەرجی ژیانی خوێندکارەکانمان هەلومەرجێکی زۆر ناڕەحەت و زۆر پرکێشەیە یعنی خوێندکاری ئێمە من لە زانکۆی هەڵابجام خوێندکار لە بەشە ناوخۆیەکی سعد و سڕ لە ژوورێکی 4/5 نزیکەی 10 خوێندکار مەسەلەن دراوە بە 10 خوێندکارم خوێندکارانە یعنی تەنانەت مغاز پێداویستیەکانی خۆگەرمکردنەوە لە هەندێک لە هۆڵەکانی قسمداخلیەکان تەنانەت سیسەم و ڕاخەر و شوێنی ژیانێکی شایستە بە خوێندکار نییە یعنی من زۆر جار یعنی بەر خوێندکار کەوتوم هاتووە مەسەن دەموچاوی نشردووە مەسەرن ئاو نییە لە بەشە ناوخۆیەکان بەڕاستی ئەم هەلومەرج و دۆخەی کە یعنی خوێندکاری لەگەڵا دەرگیر بووە بە هیچ شێوەیە هەلومەرجی خوێندن نییە و لە ڕاستیە یعنی نابێت چیتر خوێندن بەم کوالەتی خراپە و بەم ڕەزیلیە و بەم هەزیلیە بەڕاستی ئەگەر عیبارەت زۆر باشە دەچمە لای بێت چارەسەر بکرێ بڕاستی زۆر باشە دەچمە لای کاک ڕێنوار دەمەوێت بزانم لە ساڵانی ڕابردوودا وەک پێشتر ئاماژەم پێکرد حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوی بەرنامەی تواناسادیدا ژمارەیەکی زۆر لە خوێندکاری ناردە دەرەوە و پارێکی زۆریشی بۆ سەرفکردن بۆچی ئەمە بە خاڵێکی ئیجابی باش نابینرێت لەلایەن بەشێکی زۆر لە خوێندکارانی کە چوونەتە دەرەوە کۆمەڵێکی زۆریان گلەیان هەبوو لە کاتێکە حکوومەتی هەرێم بڕێکی زۆر پارەشی بۆ سەرفکردن ڕاستەکەی گەروەکو وێنە گشتەکە سەیری بکەین تواناسازیکێک و لە هەنگاوە باشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان من بەڕاستی ئاگاداری زۆر وردەکارەکانیم لە ڕابردوو ئاگاداری نیگەرانەکانی خوێندکاران و کە ماوەی زۆر پێدانی قیستەکانیان دوا ئەخرا و هاوکاری باش نەئەکران هەمانگێکی باش نەبوو لە بینیانە بەڵام ئەگەر وەکو کۆنسێپتە گشتەکە سەیری بکەین ئەگەر نیازەکە بێکە تا ڕادەیەکی زۆریش ئەوەندەی من ئاگادار بم لە کێبڕکێکی یەکسان و دادپەروەرانە هەبوو لە بینی ئەو خوێندکارانی کە بۆ تواناسازی دەرچوون ڕۆشتە من وەکوتم زۆر زۆر ئاگاداری وردەکارەکانی مەگەر کەم و کوڕی و ئەو شتانە یاخود هەبێ بەڵام وەکو چەند کەسێک ئەناسم لەو بۆ بەرنامەی ڕۆژکردنەوە دەرەوە یەکێک بوو لە هەنگاوە باشەکان یاخود
نردنی خوێنکار بۆ وڵاتانی دیکە بۆ زانکۆکانی دیکە ئەزمموی ئەو کۆمەڵگای دیکە و سیستەمی دیکە وەربگرێ و بێتەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ وڵاتی خۆمانەوە باشە بۆچی ئەمە ئەگەر بە پرۆژەیەکی وەک خۆت بە پرۆژەیەکی باشی وەسفەکەیت بۆچی ئەمە ئەم جۆرە پرۆژانە ناتوانن لانی کەمی بەشێک لە کێشە بنەڕەتیەکانی خوێندن و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان چارەسەر بکەن بێتان وایان پرۆژانە تا ئێساژ نەیانتوانیوە جێگە بگرن یان جێگەگرتنەکەیان درێژمەودایە و کاتی زۆرتری پێویستە بێگومانەوە پتێ گۆڕانکاری لەو ڕێگەی ماوەیەکی زۆر و ئیشکردنێکی بەردەوامی ئەوێ بەڵام پێم وان نییە بەرنامەی توانەسازی بۆ بەرزکردنەوەی ئاستی زانکۆکان یاخود بۆ ئاستی پەروەردەبووی بەڵکو بۆ لە هەر تەشخیصێکی دیاریکراوە لە هەر بوارێکی تایبەتمەندە ئەو کەسانی کە ڕۆشتونە دەرەوە خوێندنی باڵا بخوێن دوابێنەوە لە بوارەکەی خۆیانە جاو بارە خوێندنی باڵا بێ ئەندازیاری بێ هەر بوارێکی تر بێ بەڵام ئەمە لەسەرێ خاڵ بۆستم کە بۆچی بەرنامەیەکی وە نامێنێ بۆچی لە ئێستا کابینەکەی مەستور بارزانی نەک بیری لای ئەوە نییە کە درێژە بە بەرنامێکی لەم شێوە بەڵکو ئامادەی هەموو هاوکاری و هەموو کۆمەکەکان بۆ خوێندنی گشتی و بۆ زانکۆ گشتەکان ڕابگرێت ئەمە تەسەوڕێکی و بەرنامێکی فراوانی کابینەکەی مەستور بارزانیە بۆ بە تایبەتکردنی هەموو جوگەکانی ژیان ئەمە تەنها لە خوێندنی باڵا بەشێکە جمگەیەکی کەمە لەو کارە فراوانەی کەم کابینەی ئەم کابینەی حکوومەت هێرەمێکە سەیری بواری نەخۆشخانەکان کە تا بێت نەخۆشخانەی گشتی لاوااستر و کەم بێخزمەت گوزارترە بێ لە پاڵ ئەمەیە نەخۆشخانە تایبەتەکان کە بەڕاستەوە خۆ مڵکدارێکن لەلایەن بەرپرسانی حیزبەوە کوالەتیان بەرزە بێتەوە و هەموو ئاسانکارێکیان بۆ ئەکرێ و هاوڵاتی نەخۆش ناچارەکرێت کە بچێ بۆ نەخۆشخانە. ئێستا کە دۆخەکە بەو جۆرەیە دەمەوێت هەمان پرسیار کە لە دکتۆرم کرد لە تۆشی بکەم و باری سەرنجی بەڕێستی لەبارەوە بزانم خوێندکار لەم دۆخەیە دەبێت چی بکات ئەو خوێندکارانی کە لە هەرێمی کوردستانن ئەرکی سەرشانیان بۆ بارودۆخێکی لەم شێوەیە چییە؟ تەنیا دەرماڵە یان پێشکەشکردنی دەرماڵە دەتوانێت کێشەکانی خوێندکاران چارەسەر بکات؟ ڕاستەکەی ڕەنگە زۆر قورس بێ من بتوانم بڵێ خوێنکار چی بێ خوێنکار خۆی وەڵامی ئەو پرسیارە باتەوە خۆیان لە ناو دۆخەکە ژین خۆیان بتوان ئەڵتەرناتیڤ بەڵام تۆش خوێندکارێکی بەڵام لە دەروی هەرێمی کوردستان خوێندکاری ماستەری ئێستا بەڵێ بێگومان هەموو خوێندکارێک و هەموو هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان بیمافیا خوێندکاران بێت دەست بگرن بە داواکارەکانی خۆیان و گەر بچووکیش بێت دەرماڵە هەمومان ئەزانین ینی بۆشایەکی زۆر کەمەگرێت لە ژیانی خوێنکار و لە ژیانی گەچیشدا بەڵام خوێنکاران ئەبێ لە ئێستاە ئەوەی من پێم وا بێگە خوێنکار بێت دەست بگرێ بەم مافە سەرەتایی خۆیەوە چونکە ئەمە شەڕی ئیرادەیە تۆ ئەگەر حکوومەتێک ئامادە نەبێ لە کۆی داهاتی گشتی 5 میلیۆن دلار یاخود چەند میلیۆن دلارێکم بۆ هەموو خوێنکار بۆ نزیکەی 150,000 خوێنکار لە هەرێمی کوردستانە دابین بکە بۆ داواکارەکانی تر چیە بێ بۆیە بێ خوێنکار پێم وایە دەست بگرێت بەم مافە سەرەتایی خۆیەوە و شەڕی ئیرادەی خۆی بکە هەر کاتێکتوانی ئەم مافە زەوتکراوەی وەربگرێتەوە ئیرادەی خۆی سەر بخە ئەو کاتە ئەتوانێت هەنگاو بۆ شتی گەورەتر و شتی زیاتر بنێ و شەڕی دەرماڵە شەڕێکی بچووکە و داواکارێکی زۆر بچووکە بەڵام زۆر چارەنووسازە ئەگەر خوێنکاران توانیان ئەم مافەی خۆیان بە هەر ڕێکارێکی مەدەنی و بە هەر ڕێکارێکی یاسایی و بە هەر ڕێگای کە خۆیانە بە خۆیان لەناو خۆیان هەڵبژێرن و دیاری بکەن توانیان ئەم ئیرادەی خۆیان وەربگرنەوە و هێزی خۆیان بسەلمێنن ئەوە هەنگاوێکی زۆر گرنگە بێ بۆ هەر داواکارێکی تر لە داهاتووە کاکرێت بۆ دواپرسیار دەچمەوە لای کاک دکتۆر هێمن کاک دکتۆر ئێستا کە خوێندکاران لە دوای تێپەڕبوونی چەند ڕۆژێک بەسەر خۆپشاندانەکانیاندا ئێستا داواکاریەکانیان چۆتە دەرەوەی چوارچێوەی یەکەمین ڕۆژ کە تەنیا لە دەرماڵەیە کورتیان کردبووە
داواکاریەکانیان تقریبان لە 10 بۆ 12 خاڵە کۆ کردوێتەوە. پێتان وایە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە یەکەم ڕۆژەوە سەرەکی ترین داواکاری خوێندکارانی جێبەجێ نەکردووە، پێتان وایە دەتوانێت ئەو داواکاریانی تریش جێبەجێ بکایان ئەوانی تریش دەچنە پاڵ داواکاری یەکەم و کۆتایی بەو بارودۆخەیەت کە ئێستا خوێندکارانی تێدا. من پێم وایە حکوومەت ئەتوانێت داواکاریەکان جێبەجێ بکە، بەڵام نایکا. ئەم حکوومەتەوە ئەم دەسەڵاتە بەڕاستی و بە هەموو پێکێنەرەکانیەوە زۆر بە منەظەمی خەریکی تاڵانکردنی ژێرخان و سەرخانی ئەم کۆمەڵگایە و بە هیچ شێوەیەک یعنی بۆ دیارە کاک دکتۆر هێمن وێنەی پچراوە. سپاس بۆ هەریەک لە بەڕێز دکتۆر هێمن عەبدوڵڵا مامۆستای کۆلێژی یاسا لە زانکۆی هەڵەبجە کە لە سلێمانیەوە لەگەڵم بوو. زۆر سپاس بۆ بەڕێز ڕێنوار نەجم خوێندکاری ماستەر لە ئەڵمانیاوە. سپاس بۆ ئەو دەرفەتە، سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز. ئێوەش شاد بن، کاتێکی خۆش باتان لەگەڵ بێت.